بەداتا ئەتان دێنێ ڕقەمەکان کە یەک لیژنەی سەلامەتی پیشەیی لە قایمقامێت کە بە نوێنەرایەتی ئێمە و بەکارخستن و لایەنە پەیوەندیدارەکان هەیە بەداتا بەیانی وەرنەتان نەمێ کە نزیک بە 900 شوێنکارمان ڕوبەڕووی لێپرسینەوە و غەرامە و هەتا شوێنکاریشماندا بە دادگا بۆ دنیای جەنابان هەموو کردن تاوەرەکانی ئەم پرۆژانی لەم سلەیمانی ئیژەکە هەمووی تووشی لێپرسینەوەی یاسایی بوو هەموو ئەوانەی بەرپرسیارەتیەکێتە سەرشانیان لە نەتیجەی لێکۆڵینەوە و ڕوونکردنەوەکانی سندیکای کرێکاران و برایانی پۆلیس و لیژنە تایبەتمەندەکان هەموو ئەوانەی بەرپرسیارن لەم حاڵەتە هاترێن بە دادگا و چەند کەیسێکی ژێ تا ئێستا دراون بە دادگا بەداخەوە ئەمە ئێستا خۆشبەختانە ئێسام کرێکارانە بریندارن زۆر خۆشبەختانە کە کەسیان گیانیان لە دەست نەداوە بەڵام ئامارەکان تا ئێستا 21 کرێکار لە سنووری سلەیمانی گیان لە دەستداوە بەهۆی نەبوونی مەرجی سەلامەتی بۆ زانیاریتان برادران هەموو کرێکارانی لە شوێنکارەکانە گیانیان لە دەستداوە بۆ زانیاری ئەمە زۆ گرنگە هەمووانن کە کرێکاری ڕۆژانە و کرێکاری سەر بیناسازین کە هیچیان شمولی دەستەبەری کۆمەڵایەتیان نەکردووە بەداخەوە